اگر زمان و ئاخاوتنیت بۆ کۆمەڵە شێوێژ بە هەر شێوەیەوە تۆ ئاردە کردە سیستەمێک کۆدی نووسراوە پێ نیارە کردە بە زمان و نیستەی و وستت لێ مەکتەبەکە وەرجەڕا و جەیشێوە تۆ ئینە سەپنامر و ئیشای تەریرە ئینە بۆ بە زمان ئینە بۆ بە پێوەەر پێچیشی تەوان پێوەەر پێ هیچی جەڕاستینی وەروانەی ئەساسۆ مەوزوع و ستانداردی غەڵەتێ لۆجیکی گەورەشن وە بەهۆ هەیمەنەوەر و ئانەی چوون یەککردەی کولتوری و زمانی لێ دەوڵەتی مۆدێرنی نەدروست بۆ هیچەوە شائرد واچە ئینە زمانە اونەیش کە پەنەژمەند میسیۆ نەک پەنەژمەند میسیۆ ڕامەدریۆ پەنەژمنیسیۆ نەک پەنەژمەند میسیۆ وفعلا ئەشۆم ئینەی کە بۆ بە ستاندارد کە هەر شێوەوە جاخاوتن و شێوەوە جاخاوتنی کە کریۆ بە کۆدی نیستەیش پێ نریۆرێ دماتەر تەعمیم کریۆ دماتەر کتێبەکەی مەکتەبیش پەنەنیسیا دماتەر بۆ بە ئانەی کە خەڵک بەکارش با ڕۆژیانی ڕۆژانەشەنێ وە ئینە بەهۆ ئێز و دەوڵەتیۆ بە بۆ ئی جێشەیە کە ئینا پەشتی دەوڵەتیۆ سەپیۆمل و هەر خەڵکێرە کە هەر خەڵکێ ئەشۆم ئینەی کەرۆ ئەگەر ئی زمانەیە فێر نەبوو ئانە زمانش هیچ ڕسمیەتێژ نیە ئەوە هیچ جەرمانش پێ نەمەکردی ئەی ئینە چەندی ورچنیە ئینە کریا بە هەن و نیستەی پڕێنە ئینە بی بە ستاندارد و ئەوی تەربی بە هیچ ئێو جێیشەژی ناچەنی ئەو هیچش ناچەنی و ئەو گەرەکش بۆ وەش کەرۆ ئەین و ئای سیستەمێ باشمێ زمانی کۆدی نیستەیش پێ وەش دروستکەرۆ ئەشم سەرکوت کردو ڕاژ مەدریەوە یعنی ئەگەر ئینە چێوێ تەبیعین ئێمە ماشمێ زمانزار ئەی خاستا تۆ جێشە پێچیشی پێینە ئینەی ساختەری پێینەی واشی ئینە زمانە ئانە زارە یعنی ئانەی پاسەش کردن کە ئانە شێوەزار بۆ دیالێکت بۆ یا هەر چێوێتە ژناوێ منیەی ئینە زمان بۆ جەیشێن کە چا بینە مردانەرێ و ئی جەیشێ گر هێزە مۆ پینەی و گر هێزە چانەی سانەوە ئینەی کە هێزش شەنەسمیانۆ و یاگێچە نەگەر جوڵێش بۆ سەرکوت کردی و ئونە ناوێنیان نریان دیالێکت ئینەش ناوێنیان زمان جەکاتێنە مەوزوع و نیستەیەکەی نییە ئانە نییە کە ئینە زمان و نیستێن پۆچیست ئینە زمان و دەوڵەتین زمانە ستانداردا ئیلاقەش پانەوە نییە کە ئی واشمێ زمانە واشمێ زمان و نیستەی دەن زمان و نیستەی بۆ نەبوو ئەگەر بێ و سنوورە سیاسینێ تۆ جەیشێت نەبوو شپێوەت نەبوو و هێزێت نەبوو کە ئی زمانەیە سەپن و مل و ئەویشای تەریرە کە بە ناچاری فێرێش بە ڕازیە بە تەنا ئینە زمانە ئانەی وێ شاقسێش پەنەکەرە زمان نییە ئانە تۆ ستانداردت نییە وەروانەی ستاندارد ئەسڵەنە ئیلاقەش بە زمانی نییە ئیلاقەش بە دەسەڵاتی و بە جێیشی و بە سەپنای و بە زاڵبیەی و بە پینیشاوە هەن وینەش پێناو و ئامان جێنەبێ کە ئەوروپانە کۆمەلگای پیشەسازی دروستبی پێویستشا بە زمانێ بێ کە زانستەکەش پەنە بنیساوە و تەکنۆلۆژیا لواوەرۆ و نیشیا خەڵکەکە مامەلەکەنە هەرمانە کەرێنێ زمانێ یعنی مربوط پی معمەلەوە مربوط بە زانستەکەیەوە کە تۆ بەکارژماری پێ هەرمانی ئینەشا بوو چێوە ئی زمانە دەسەڵاتدارە کە زمان نییە هەر شێوەزارەنجە شێوەزارەکە بەڵام جەی شێلوان پەشتیش و بیان پیچێەوە کە ئینە شۆم بۆ بەڵام ئەوێتەرێ مەبۆ با ئینە مەوزوع و ئی مەفهومە لێ زمان ناسی چەنە لێ دیالکتۆلۆژینە پێی نمونەیت لێ زمان ناسی کۆمەڵایەتینە ئی مەفهومەنە کە پێی دیالێکتی پێی زمانی بەکارژمارە وە دیالێکت وێش وشێوە یۆنانیە نە هیچ ئەسڵەنانەی کە پێش بەکار ئامان عین و حاڵەتەکەوی سە زمانی کوردین هیچ ڕەب تێشبینەی پینە تازەوە یا پیچەم کە تازاوە یعنی ئامانەیە کەیسە دریانش بەنە دیالێکت ڕەبتژنیا پامانەوە کە گریکەنە بەکار ئامان ئایشا پێی وێشا بەکارهاردن